بەهۆی پەرتەوازەییەوە کورد نەیتوانی زیاتر لە نیوەی کورسەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەدەست بێنێت. ئێستاش نزیکەی 5 مانگ بەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا تێدەپەڕێت، بەڵام هێشتا نەتوانراوە حکوومەتی خۆجەیی لەو شارە پێک بێنرێت. ناکۆچی پارتی و یەکێتی و داواکاریەکانی عەرەب و تورکمان هێندەی دیکە دۆخەکەی ئاڵۆز کردووە. پارتی و یەکێتی یەکتر بە ئەنجامدانی ڕێکەوتنی ژێربەژێر لەگەڵ تورکمان و عەرەب تۆمەتبار دەکەن و سوودانیش لە بەغدا و هەڕەشە لەلایەنەکان دەکات و دەڵێت ئەگەر ڕێک نەکەون وەزیرێک دەکەمە پارێزگاری کەرکووک. لە بەرنامەی ئەم جارێ ئێکس دەپرسین داهاتووی کەرکووک بەرەو کوێ دەچێت. بربەستەکانی بەردەم یەکلاییکردنەوەی پۆستی پارێزگار لە کەرکووک چین، بۆچی پارتی و یەکێتی یەکتر بە ئەنجامدانی ڕێکەوتنی ژێربەژێر تۆمەتبار دەکەن. ئەمانە و چەندان پرسیاری دیکە ئاراستەی بەڕێز لیزا فەلەکەدین کاکەیی یاردەدەری بەرپرسی مەکتەبی ڕێکخستنی کەرکووک گەرمیانی پارتی دەکەین. لیزا خان بەخێر بێیت. زۆر سوپاس کاکۆڤان. سەرەتا با لە پۆستی پارێزگارەوە دەست پێ بکەین. بۆچی تا ئێستا پۆستی پارێزگار یەکلای نەبووتەوە؟ ئایا ئێوەی پارتی هۆکارن یان یەکێتی هۆکارە؟ سەرەتا زۆر سوپاس کاکۆڤان. بەخێر بێیت. زۆر مەمنون. سوپاس بۆ خۆت و بۆ بەرنامەکەشت. بەڕاستی بەرنامەیەکە کە هەمیشە بە واقعیانە ئەپڕێتە سەر بابەتەکان و پرسەکان بۆ پرسی کەرکووکیش دڵنیان پرسیارەکانت بە هەمان شێوە ئەوێت. یەکسە خۆی دیارە لە پێچوانەی یەکترین. هەر سەرکەوتوو بێ ئینشەڵڵا. سوپاس. مەمنون سەلامەت بیت. مەسەلەی کەرکووک ئەگەر بێ و بەراوردی بکەین لەگەڵ پارێزگاکانی دیکە دۆخێکی زۆر جیاوازی هەیە لەسەر ئەوەی کە لە ڕووی جوگرافیاوە لە ڕووی پێکهاتەی ئیتنی و یاخود بڵێن لە ڕووی پێکاتی نەتەوەیی و لە ڕووی پێکاتەی ئاینیەوە تێکەڵاوەیەکی لە خۆ گرتووەتەوە کە هەمیشە دروستکردنی یەک دەنگی لە ناو کەرکووک ماوەیەکی زۆری پێویست بووە، یاخود ڕێککەوتن لەسەر هەندێک بابەتی پرسی سیاسی بێ، جا پرسی ئابووری بێ و پرسەکانی دیکە بێ، هەمیشە ماوەیەکی زۆری بردووە. ئەگە ئێستا سێری دۆخی عێراق بکەین لە دوای هەڵبژاردننی پارێزگاکان، هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی ساڵی 2023 تەنها تا ئێستا دوو پارێزگا ماون کە پارێزگاریان بۆ دەست نیشان نەکرا، ئەویش دیالا و کەرکووکە. من ناپڕژەمە سەر ئەو واقعی کە لە دیالا هەیە، ئەبێ ئیتر ئەوەی خۆی هەیە، خەڵکێکی خۆی هەیە کە لەوێ کارەکەن و لەگەڵ واقعی ئەو شارە ئاشناییان هەیە. من پارتی و یەکێتی هۆکارن، کورد هۆکارە بە تایبەتی ئەوەی کە ئێستا تا ئێستا پارێزگارێک دانراوە لە کەرکووک. مەسەلەی کەرکووک بابەتێکە هەمیشە من بە ناوی پارتی و ئەتوانم قسە بکەم، ئەوەی یەکێتی بۆ خۆیان هەڵماوە، هەمیشە پارتی لەگەڵ ئەوە بۆ کە چی لە بەرژەوەندی کەرکووک و کەرکووکیەکان بۆ شێوەیە بڕیاری داوە لەسەر کەرکووک. مەبەستم چییە؟ یعنی هیچ کاتێک دۆسیەی کەرکووک تێکەڵ بە دۆسیەکانی تر نەکراوە لە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان. بۆ نمونە ئێستا کە باسە هەڵبژاردننی کوردستانە کرێ، زۆر جار دەڵێن تێکەڵەیەک دروستەکەن کە کراوە بە کارتێکی فشار و ئەوانە نەخێر، هیچ کاتێک بەم شێوەیە نەبوو. هەمیشە بابەتی کەرکووک بە نسبەت پارتیەوە استراتیژیەکی تایبەت بەخۆی هەبوو کە استراتیژیەکی نەتەوەیی و نیشتیمانی بووە و هەمیشە بڕیارەکانی لەسەر ئەو مەبنایە بووە کە چی لە بەرژەوەندی کەرکووک بێت ئەوەی کردو. بەڵام یەکێتی تۆمەتبارتان دەکا، یەکێتی چیانی بەرپرسانی یەکێتی دەڵێن پارتی ڕێکەوتنی ژێربەژێری لەگەڵ تورکمان هەیە، ڕێکەوتنی ژێربەژێر لەگەڵ عەرەب هەیە بۆ ئەوەی پۆستی پارێزگار بۆ یەکێتی نەبێت. یعنی بۆ نمونە لەگەڵ ئەوان کۆکە لەگەڵ ئێمە ناکۆکە، کە چیە بێ لەگەڵ ئێمە کۆک بێ لەبەرەوەی هەردووکمان کوردین. من ئەو پرسیارت وڵامەدەمەوە، بەڵام سەرەتای باسی بربەستەکانمان کرد. هەوڵدرا کە دانیشتن بۆ دەستنیشانکردنی پارێزگایەکیش بکرێت، ئەوەشمان لەبیر نەچێ لە سی1 قەوڵ بکە دانیشتنێک بکرێ، ئەو بوو دواتر پارێزگاری ئێستاوی کە بە وەکالەت پارێزگارە و پارێزگاری پێشووتر بووە و کە ئێمە پێی دەڵێن پارێزگارێکە بەجددی نەیتوانی و هاوسەنگی لە نێوان پێکاتەکانە بپارێزێ و هەمیشە بڵێن هاوکارێک بووە بۆ پرسی تعریب بەداخەوە لە ناوچەکە. نووسراوێکی ئاراستەی هەموو لایەنە براوەکانی ناو پارێزگار کرد کە بەوەی کە ئەبێ پێویستە ماوەیەک بدرێ بە لایەنە سیاسیەکان بۆی لە بینی خۆیان اتفاقێک بکەن دواتر دانیشتنێک بکرێت. ئەو بوو دانیشتنەکە تەجیل کرا بۆ 5/2 ئەم ساڵ. دیسانەوە ئەو کاتە پارتی و یەکێتیش ئامادەی دانیشتنەکان بوون، هەروەها کریستیانیش کە یەک کورسی هەیە ئامادەی دانیشتنەکە بوو، بەڵام بە پەیڕەوی ناوخۆی مەحافەزە یاخود پارێزگای کەرکووک پێویستە نیسابی یاسایی تەواو بکرێ. ئەو کاتە پێکاتی تورکمان و عەرەب بەشداریان نەکرد و بە پارتی و یەکێتی و بە پێکاتەکانیش کە کریستیان نەیانتوانی
پێکاتی کریسیانیان توانی ئەو نیسابەتەوە بکەم بۆیە دانیشتنەکە دیسان فەشەلی هێنا ئیتر لەوە دوات کۆبوونەوەکان دەستی پێکرد من ئەمە باسی بربەستەکانەکەم دواتر باس لەو ڕێککەوتنە ژێر بە ژێریە کرێت کە بەداخەوە ئەمە ئیدعای هەندێک لایەنە کە گرەی برنەوەی کەرکووکیان دۆڕان ئێستا یانەوەی بە شێوەی تر پارتی تۆمەتبار بکەن تا کردووە پارتی لە هیچ لایەنێک و لە هیچ کەسێ ناترسی ئەگەر ڕێککەوتن بکات ئەعلانیەکە شتێکی شاراوە نیە ڕێککەوتن ئەگەر ئێمە ناڵێن ئێمە بە هیچ شێوەیەک ڕێککەوتن ناکەین و دژمنی لایەنەکانی و دژمنی ئەو پێکاتانین کە لە عمقی کەرکووکن و کە پێکاتی ڕستنی کەرکووکن نەخێر ئەگە پارتی بزانێت لە بەرژەوەندی کەرکووک و کەرکووکیەکان هەر ڕێککەوتنێک بێ ئەیکا ڕێککەوتن تا کردو ئێستا ڕێککەوتن ئەگەر ڕێککەوتن کرا بە جەنا بدەم پرسیارت ناکرد و لە عیلان بڵاوە بۆ لە هەواڵەکان بڵاو ئەبوو بەڵام دەڵێن ژێر بە ژێرە دەڵێن دیوانی پارتی هیچ کاتێک ڕێککەوتنی ژێر بەژێری نەکردو بە تایبەت بەنسبەت کەسێکی یەکێتی ببێتە پارێزگار هیچ کاتێک ئێمە ئێستش دەیڵێنەوە پێشتریش لە بانگەشەش و تومانە دووبارەشی ئەەکەینەوە ئێمە پارێزگارێکی کوردمانەوێ کورد بێ کورد بێ کورد بێ بەڵام کوردێکی باش بێ کوردێک بێ کە دەستی نەبوو بێ لە هەندێک بابەت و لە هەندێک هەنگاو پارتی بێت بەدڵی هەموو لایەنەکان بێت کوردێک بێت کە لە خەمی کەرکووک بێت لە خەمی ناسنامەی کەرکووک بێت بە هیچ شێوەیەک بەشداری نەکردی بێت لە ڕابردوو لە بابەتێک کە بە زەرری کەرکووک و کەرکووکیەکان شکا بێتەوە کە ئێستا ئێمە باجەکەی ئەدەینەوە لە ناویەکێتی نیە کەسێکی وا هەڵبژێرن ئێمە ئەڵێن کورد بێت کێشەنێش لاانە بەڵام کوردێک بێت کە بەدڵی هەموو لایەنێک بێت ئەی یەکێتی ڕێککەوتنی کردووە من ناتوان بە ناویەکێتیەوە ڕاستی ئەوەی کە زانیاریتان هەبێت لەوێن و دڵنیام لەوانەیە زانیاریتان هەبێت ئێستا گفتوگۆکان بەردەوام بۆنم لە ئەوان دەڵێن بە ئاشکرا دەڵێن پارتی ڕێککەوتنی کردووە ئەوەی من بیزانم ئێوەش ئەڵێن ئەوان ڕێککەوتنیان کردووە پارتی هیچ کاتێک لانی بەرامبەر تۆمەتبار ناکە لە ئەخلاقی پارتی ئەوەیان نییە ئەوەی کە ئەو کورسی کریسیان هی ئەوانە ئی هی کریسیانەکان لەبەر ئەوەی یەکێتی مەبەستێتی بەڵێ بەڵ ئەمە باسەکرێت کاتی خۆشی زۆر باسی لێوە کراوە بەداخۆ من زۆر باش بە ئەو مۆزوعات کردەوە ئەو کاتێک کە ئەو خوشکە کریسیانە دەرچووتیان نزیکە لە سیاسەتی یەکێتی بە شانازیە وتی نزیکە لە ئێمە بەڵام کە دێتە سەر هەرێمی کوردستان و کە باس لە پێکاتەکان دەکرێت پێکاتەکان تۆمەتبارەکرێن بەوەی کە نزیکە لە پارتەوەش خاڵێکە کە تەناقوس پیشانەدە لە سیاسەتی بەداخەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک و لە هەرێمی کوردستان بۆیە ئێمە کێشەمان نییە هەرکیەک بە کریسیان پێکاتەکە گرنگ ببێتە نوێنەری ڕاستەقینەی پێکاتی کریسیان لە شارەکە ئەوە گرنگترین شتە بەڵام بەنسبەت ئەوەی کە من بێم بڵێم یەکێتی ڕێککەوتنی ژێربەژێری کردووە ئەوەی من ئاگادارم تا ئێستا کۆبوونەوەکان لە بەغا بەردەوامە پێشهاتی باش هەیە دەتوانم بەنسبەت خۆمانەوە بن بەنسبەت پارتی دیموکراتی کوردستانەوە ئەم قسە بکەم بەنسبەت ئێمەوە پێشهاتی باش هەیە لەم نزیکانە ژەرەنجامی ئەو کۆبوونەوانە بە تایبەتی بۆ پستی کەرکووک ئاشکرا ئەکرێ چونکە کۆبوونەوەکان داخراون ئێمە حەز ناکەین زۆرجار وردەکاریەکان لە ڕاگەیاندن باس بکرێت دەڵێن سەرۆکوەزیران گوتوویەتی ئەگەر لایەنەکانی کەرکووک ڕێک نەکەون باشە مەبەستم لە سوودانیەکە و قسەی کردووە دەڵێ ئەگەر ڕێک نەکەون وەزیرێک دەکەمە پارێزگاری کەرکووک لەوانە باسی محەممەد تەمیمیە کرێت لەگەڵ خاڵی شوانی من هەروەکو ئەمانە ڕاستە ئاماژەم پێدا دانیشتنەکان بەردەوامە کۆبوونەوەکان بەردەوامە هێشتا هیچ پێشهاتێکی نوێ نییە تا ئێستا تا ئەم نقطەی لەگەڵ جناب تا قسەکەم هیچ گۆڕانکاریەک لە کۆبوونەوەکانە نەبووە بەردەوامە هەر کۆبوونەوەی کشکەتەوە ئەبێت ئەڵێن بۆ کۆبوونەوەیەکی دیکە بۆیە هیچ بڕیارێک نەدراوە ئەمە ڕاستە یان ڕاست نییە تا ئێستا ڕاست نییە بەش فەرمی نەخەر بەسەمە بە قسەیە کراوە ئەگە فەرمیشتە بێ قسەکە کراوە من ناتوانم وردەکاری ناو کۆبوونەوە هەندێجار لە ڕاگەیاندم باسکەم بەشدار بووی لە کۆبوونەوەکە نەخێر نەنا من بەشدان بەڵام ئاگاداری وردەکاریەکان هەین لە ڕێگەی نوێنەرەکانمانەوە لەوێ بەڵام دەڵێن پارتی هیچێتی ژمارەیە کاندیدی هەیە بۆ پۆستی پارێزگاری پارتی ژمارەیە کاندیدی هەیە پارشێت بەڵێ باشە ئەوانەی یەکێتی باسەکەم توشوانی من ئەوانەی پارتی چ بەڕاستی ناتوانم باسییان کەم باشە دکتۆر یوسف گۆران ڕێبوار تەها چەتۆ ساڵح ئاسۆ ئەڵمانی واتە ئاسۆ مامەندە لەگەڵ شاڵاو عەلی ئەسکەری ئەمانە پێشکەش بێوە کراون تا ئێستا نەخە بە شێوەیەکی فەرمی هیچ شتێک پێشکەش بێمە نەکراوە تەنها ناڵێم کۆبوونەوەکان لە ئاستێکای کە لە بەغدا دەکرێت کۆبوونەوەکان من زۆر جار
باس لەوە ئەکرێ بۆچی لە کەرکوو کۆبوونەوە ناکرێ پرسی کەرکووک پرسێکە کە پەیوەندی بە بەغداشەوە هەیە و بە هەرێمی کوردستانیشەوە زۆر جار کێشەکان تەنها لە ناو کەرکووک چارەسەر نابێ ئەبێ لە بەغاش چارەسەریکەی ئەبێ لە هەرێمی کوردستانیش لە هەولێر چارەسەر بکرێ ئەبێ ئەنقی ئیقلیمیشی هەیە ئەمە واقعەکە بۆ کەرکووک بۆیە لە وڵاتانی دیکە بۆیە من ئاواتە خوازم دوای سەردانەکەی کاکنێ چیروان بۆ جێگری سەرۆکی پارتی دموکراتی کوردستان بۆ ئێران پێشهاتی نوێ دروست ببێ بە تایبەتی بۆ کاڵکردنەوەی سێبەری ئەو ناکۆکیانەی کە لە ڕابردووە تاکیید پرسی کەرکووک پرسێکی ئەقلیمیشە لە بیرمان نەچێتەوە زۆر باشە لەو ناوانەی کە باسم کردن دەڵێن تا ڕادێک پارتی ڕەزامەندی لەسەر هەندێک کەس نیشانداوە بۆ نمونە لەوانە چەتۆ ساڵح ئاسۆ مامەند شاڵاو عەلی عەسکەری ئەمان هیچیان فەرمینین ئەگە فەرمی بواە ڕێک بە جەنابتم ئەوت ئەمە باشە ئەمە دیوی پشتەوە باسەکە نەک فەرمی ئەکیید باس کراوە ئەکیید 5 مانگە کۆبوونەوەتان کردبوو و باسی خەڵک کراوە ئەم ناوانێتیا بووە هەر ناوێک بێت هەر ناوێکی تیا بێ ئێمە لەگەڵ کەسێکین کە کوردێکی دڵسۆز بێ کە کوردێکی باش دڵسۆزن ئەمە یەکێتی کاندیدیانی کردووە ئەبێ خۆیان وەڵامیان باشە هێڵی سوورتان بۆ کەسەیە لەمانە پارتی هێڵی هەروەکوتم ئێمە تەنها یەک پێوەرمان کردووەتە یەک بابەتمان کردوتە پێوەەر بۆ مەسەلەی یەکلایکردنەوەی مەحافظ پارێزگاری کەرکووک ئەوەش ئەوەیە کوردێک بێت کە لە ڕابردوو لە هیچ هەنگاوێک بەشداری نەکردبێ کە زەرەری لە کەرکووکدا بێ ئەمە خاڵێکی زۆر جددیە زۆر بە جددی شوەرمان گرتووە بەڵامێک قەوسەی کرد بۆ دروستەکەم هەر بڕیارێک هەر ڕێکەوتنێک بزانین لە بەرژەوەندی کەرکووکە لەبەر خاتری کەرکووک و کەرکووکیەکان ئێمە لەگەڵ ئەو بڕیارە داین یعنی ئەمە ئەوە شتێک نییە ئینتیهای بێ ئێمە بڵێن بە هەموو شتێک هەر شتێک لە بەرژەوەندی کەرکووک بێ ئێمە لەگەڵەوە داین باشە ئێوە پێتان باشە کام کاندیدیەکێتی بێتە پارێزگار پرسیارەکان زۆر قورسە چونکە ئەمە بابەتێکە زیاتر پەیوەندی بە یەکێتیەوە هەیە ڕاستە بە ئێمەشەوە بەڵام لوبی مەوزوعەکە لەناو خودی یەکێتی و لەناو قیادەی یەکێتیایە ئەبێ ئەوان بڕیار لەسەر ئەوە بدەن زیاتر و دواتر ئێمە بەڵام ئێمە چاوەڕێ ئەەکەین کە ڕێز لە بڕیارەکانی ئێمەش و لە تەوەقوعاتی ئێمەش و لە داواکاریەکانی ئەمەش بگیرێت لە ناو کۆبوونەوەکان کاندیدەکانی پارتی چێن بەخوا ئەمە زۆر زەحمەتە بەڵام کاندیدمان هەیە ئێمەش کاندیدی خۆمان هەیە چەند کەسێک چەند کاندیدێکمان هەیە و نردومانە هیوادارین پارتین پارتیشی تایە و بێلایەنیشی تایە عەبدوڕەحمان مستەفا کاندیدی ئێوەیە بەخوا وەڵامی ئەم پرسیارانە نادەمە چکە زۆر وردن ئەم پرسیارانە و سیاسین ئەزانی هەندێک جار قسەکردن لەسەر هەندێک بابەت لە عیلام ڕەنگە ببێتە کۆسپ و بەربەست لە بەردەم ڕێکەوتنەکان بۆیە ئێمە حەزەکەین کە ئەو بابەتەی کەرکووک بە تایبەتی دانانی پارێزگاری بە زووترین کات یەکلا ببێتەوە نەبینە هۆی هۆکار بۆ هیچ دواکەوتنێکی تر ئەی ڕەزامەندتان لەسەر هیچ کاندیدێکێکی داوە بۆ بڵێن فلانە کەسەمان پێ باشە لە نوێیەکێتی بێتە پارێزگار ئەگەر یەکێتی خۆی یەکلا کاتەوە چکەوانش بڕۆناکەم تا ئێستا خۆیان یەکلا کرده بێتەوە لە کاندیدەکان ئەو کاتە ئێمەش قسەی خۆمان دەبێت تەبان تا ئێستا نەبووە ئەگەر بزانین کەسێکە کە قسمەتی کەرکووکەکە بۆنە باش دەڵێن پارتی لە ڕاکان جبووریەوە نزیکە و بۆیە خۆی بێدەنگ کردو ئەوێ ڕاکان جبووری بەردەوام بێت ئەم بابەتە زۆر باسی لێوە کراوە بە تایبەتیش لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە زۆر ئەم بابەتە دووبارە ئەکرایەوە بەڵام خۆشبەختانە ئێمە یەکەم بەیاننامەی مەکتەبی ڕێخستنی پارێزگای کەرکووک گەرمیان باسەکەم لە کاتی هەڵمەتی هەڵبژاردندا ئەوە بوو کە ئێمە لەگەڵ والیەک نین کە بە زۆر سەپێنرا بێتە سەر کەرکووک ئێمە لەگەڵ ئەوەین کە ئەو نەخشە ئیداریەی کە دروست کراوە بۆ کەرکووک گۆڕانکاری بەسەرا بێت قسەی تەنهایی سەرزارێکی دڵ نەخێر ئێمە بەیاننامەمان دەرکرد و هەر سەرەتاش باسمان لەوە کرد کە ئێمە لەگەڵمانەوەی ئەو والیە بە زۆر سەپێنراوە نین بۆ سەر کەرکووک و ئێستاش هەر بە هەمانشەوە بۆ ئێستا رازین دۆخەکەەوە ئەخوازێت تا ئێستا ئەو اتفاقاتانەی کە پێویستە بکرێ نەکراوە طبعاً هەر ئەم کۆبوونەوەانە ئەگەر ئەنجامی هەبوو گەیشتینە ڕێکەوتن طبعاً ئەو کاتە لەگەڵمانەوەی ڕاکان جبوورین ئێوە نەخێر تا ئێستا ئێستا نەخێر ئێستاش لەگەڵ ئێمان لەگەڵ دانانی پارێزگارێکی کوردین هەروەکو وتم سێ جاریش دووبارەم کردەوە کورد جادا ئەندرێت ئەوە گرینگە ئەبێ چاوەڕێی کۆبوونەوەکان کەین بەس پێشهاتی باش هەیە مان و عەرەب ڕازین کوردێک ببێتە پێشنیارێکی تریش هەیە ئەوەی کە باسە کرێ 2 ساڵ بە 2 ساڵ ئەوەش یەکێکە لە پێشنیارەکەم بەڵام نەبووە بە بڕیار خۆی ئەگە بێ سەرواقع ئەگە بۆ ئەوە کە
دۆخی کەرکک بەرەو باشتر ببین 2 ساڵ بە 2 ساڵ و بۆی خزمەتی کەرکک بکە خۆی پێشنیارێکی خراپ نییە بەڵام گرنگ نەبێتە کللتورێکی سیاسی لە هەر هەڵبژاردنێک یاخۆت لە هەر ڕێکەوتنێک ئەمە ببێتە کللتورۆڵە 2 ساڵ لەم لایەنە بە 2 ساڵ لەم پێکاتێ بن نەخر بۆ دۆخی ئێستا ئەگەر بزانین پلانێکی باشە ئۆپشنێکی باشە بۆنا بەڵام تا ئێستا نەبووە بە بڕیار تەنها پارتی ڕازیە 2 ساڵ بە 2 ساڵ ئەگەر پێکاتەکانی عەرەب و تورکمان و ئەوانەی کە کورسیان بردۆتەوە لە پارێزگار ڕازی بن و هەموو ئێمەش داواکاریەکانی ئێمەش لە بەرچاو گیرابێ بۆنا کاتە چێشتان نییە ئێمە لە پێناو کەرکک دروست ناکەین ڕازیە چێتی ڕازی نییە چێتی دەڵێت 4 ساڵ دوای هەر 4 ساڵەکات ئەوانیش ینی مەسلەی رازی نییە چییە کۆبوونەوەکان بەردەوامن نەرمی هەیە ناڵم پێشاتی باش هەیە پێشاتی باش لە کۆبوونەوەکان هەیە و لەم زوانە ڕائگەێنرێت پێشاتی باش مەبەستت لە چییە بەنسبەت ئێمەوە بەنسبەت کوردەوە بە تایبەتی و بەنسبەت پارتیشەوە پارێزگاری کورد دانرێت هیوادارین ئەگە 2 ساڵ بە 2 ساڵەکە بێ 2 ساڵ یەکەم ئێمە پێمان باشە کورد بێت پێمان باشە کورد بێت پێمان باشە بۆ هەر ئەگەرێک کراوین گفتوگۆی لەسەرەکەین داواکاریەکەمان ڕێزی لێ بگیرێت ئەگەر ناڵێم ئێمە لەبەر کەرکک هەمیشە پارتی بە ئەوەش بڵین قوربانی زۆری بەرزبەت کەرککەوە داوە شۆڕش بارزانین نەمە شۆڕشێکی کردوتە قوربانی ئەگەر مەسلەی کەرکک و ناسنامەی کەرکک نەبووایە ڕێکەوتنامەی یانزەی ئازار نەئەگەیشتە قۆناغی شەڕ ئەمە واقعەکە کە هەموو کەسێک زانێ مێژووە و کەس ناتوانێت ئینکاری لەم بابەتە بکە بۆیە لە هەر قۆناغێک ئێمە ئامادەین مساومە بکەین ئامادەین ڕێک بکەین بەڵام بە مەرجێک ڕێز لە ئێمە و لە دەنگدەری ئێمە و لە کورسەکانی ئێمەش بگیرە لە ناو پارێزگاری کەرکک کەواتە 2 ساڵ یەکەم بۆ چێ بێت ئێوە لەگەڵەوەن بۆ کورد بێ پێداگرن لەسەر ئەوە تاکید پێمان خۆشە بۆ کورد بێ پێمان باشترە بۆ کورد بەڵام تۆوتت ئێمە حقی کوردیشە ئەم هەموو ساڵە ئەو بەڕێزەکە پارێزگارێک بووە لە کەرکک حقی کووردە ئێستا ئەم جارەیان کوردێکی پاکی بێلایەن پارێزگار مافی خۆتە تۆ ئەم هەموو کورسێت هێناوە لە کەرکک بۆیە ئەمە کەس ناتوانێتی وەرگێتەوە باش بە حەقێکیش بێچێتی بدەین ئەو 5 کورسی هەیە ئێوە 2 کورسیتان هەیە بۆچی پارێزگاری پارتی بێتن کاندیدتان هەیە بۆ لەسەر کاندیدێکی هی ئەوان ڕێک ناکەون پرسیارەکان هەر ئەچێتەوە سەر ئەوەی بۆچی ڕێک ناکەون مەبەستم لێ 2 کورسیتان هەیە بەڵێ ئەوان 5 کورسیان هەیە با پارێزگار بۆ ئەوان بێ ئێمان ناڵێن کێ چەند کورسی هەیە خۆی کێشەی کەرکک ئەوەی کەس براوە نەبووە لە کەرکک ئەمە واقعەکە هیچ لایەنێک براوە نەبووە لە کەرکک ئەو معادلەیەش کە دروست کراوە تۆ ناتوانانی بە زۆرینەوە بە کەمینە حکم لەسەر پارێزگاری داهاتووی کەرکک بدەیت ئێمە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنیش جەخمانە کردەوە کە قۆناغە سەختەکە دوای هەڵبژاردنە چکو معادلەکە دیار بوو چۆنیە بۆیە بەڕای من هەر دەبێژراو بوو ئێمە پێمان وایە بەڵێ وەکو پارتی دیموکراتی کوردستان تانەشمان لە ئەنجامی هەڵبژاردندا لەسەرەوەی کە پێمان وا بوو بابەتێک هەیە لە مەسەلەی هەڵبژاردن بە تایبەتی بۆ ئەوەی کە لە داهاتوو لە کەچێتیەوە دەنگی نەدەهێنا تانەمان لە هەڵبژاردندا وڵامیشمان بە گوێرەی پێویست نەبوەرگرت ئێستش ئەو کێشانەی کە ئێستا باسەکرێت بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوەشمان بیر نەچێت جاکێک لە پرسیارەکانمە بەڵێ ئێستا باسەکرێت کوردستان هەڵبژاردننی پارێزگاری کەرکک پەیوەندیان بەیەکەوە هەیە خۆی تو باسی 2 کورسیت کرد لە کەرکک بەڵێ 2 کورسی لە دوای 2017ەوە لە دوای 16 ئۆکتۆبری 2017ەوە تاوەکو ئەو کاتێک کە ئێمە بارگای لە قیسێمان گەڕاندەوە فراغێکی زۆر گەورە بۆ پارتی دیموکراتی کوردستان دروست بوو لە کەرکک لەبەر ئەوەی قیادەی ئێمە دوور بووین لە کەرکک ئەمە یەکێک بوو لە هۆکارەکان کە ئێمە ڕاستی نەمانتوانی ئەوەی کە تەوەقوعمانە کرد بەدەستی بێن ئێمە تەوەقوعمانە کرد کە بەڵام گەڕاینەوە بەڵێ گەڕینە بەڵام خۆزگەم زووتر ئەگەڕینەوە ئەمە واقعەکە من وەکو لیزامە قسەی ئەەکەم ئەمان با لەسەر هەڵەبوو خۆزگەم زووتر ئەمانتوانی بگەڕینەوە خزمەتی شارێک بەڵام ئێستش درەنگ نییە بەڵام ئەو 6 ساڵەی کە فراغێک دروست بوو تۆ زۆر ئاسان نییە تۆ بێت ڕاستەخۆ بگەڕێیتەوە چکۆ ئێمە لە کاتی بانگەشەیە بارگای لە قیسێمان گەڕاندەوە بۆ کەرکک ئاسانیە تۆ بتوانیت بانگەشەیەکی زۆر تەندروست ئەنجام بدە لە شارەکە ئەوەی کە توانیمان ئەوەندە بوو بەڵام حەزمانەکە کورسی زیاترمان هەبێتەوە پێمان خۆش بوو هەوڵیشمان بۆدا درێغیشمان نەکە قیادەی خۆمان بەڕێز سەرۆک بارزانیش بەڕاستی
زۆر خەمخۆری پرسی کەرکووک بوو ناشارمەوە ڕەنگە لە مدەی بانگەشەیە لە بانگەشەی هەڵبژار ڕەنگە 6 جار ئێمە لەگەڵ جنابی سەرۆک کۆبوونەوەمان کردبێت تەنها لەسەر پرسی کەرکووک کە بەراوردمانە کرد لەگەڵ محافەزەکانی تری وەکو نینەوە وەکو دیالە ئەوانە زۆرترین مەکتەبی ڕخستن مەکتەبی ئێمە بوو کە جنابی سەرۆک کۆبوونەوەی لەگەڵمانە کرد بەڕێزان هەردوو جێگرەکە لەسەر خەت بوون لەسەر ئەوەی کە چی بکرێت بۆ کەرکووک بۆ ئەوەی کە بتوانین کورسی زیاتر بەدەست بێنین باشە گەڕانەوە چیتان لە واقعی کەرکووک گۆڕی هەروەکو پارتی دەیگوت ئێمە ناگەڕێنەوە بە ئاڵای کوردستانە بە ئاڵای کوردستان بە ئاڵای کوردستانەوە گەڕینەوە باشە بەهێزەوە ئەگەڕینەوە دروشمتان هەبوومانتان جێبەجێ کرد ئێمە بە ئاڵای کوردستانەوە گەڕینەوە کاکۆ باشە ئەو تاوای لێ هەر دوای گەڕانەوەی ئێمە و هەڵکردنی ئاڵای کوردستان لەسەر بارەگاکانی تری حزبەکانی تر اینجا ئاڵای کوردستانیان هەڵدا ئەمە واقعەکە ئەبێ باز بکرێت نابێ ون بێ لە مێژوو مێژوو ئەبێ بمێنێتەوە چیتان گۆڕی چیترمان گۆڕی ئێمە ڕۆژانە لە کەرکووچین مەسەن باس لەوە ئەکرێ بەڵام ئێمە زۆر جار ڕەنگە لە ڕاگەاندن دوور بین زۆر جار نەمانەوێت زۆر بابەتەکان لە ڕاگەاندن بوژێنینەوە ئێمە لە ناو خەڵکی خۆمانی ڕۆژانش لێرە ئۆفیسمان هەیە لە هەولێر خەڵکی کەرکووک سەردانمانەکە بۆ ئەوەی کە هاوکاریان بین لە چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان لە دواتر ئێمە دوو نوێنەرمان هەیە نوێنەرەکانمان لە پەرلەمانی عێراق کە بەڕاستی بەدەنگ خەڵکەون بە تایبەتی دکتۆر شاخۆن ڕۆژانە ناو خەڵکە و سکنە جۆش بە هەمان شێوە و هاوکاری ئێمەشن لەوەی کە بە تایبەتیش لە دوای ئەوەی لە دوای 16 ئۆکتۆبەر بارەگەکانیان کرد بە بارگای خۆی مەکتەبی خۆیان کرد بە بارەکەی پاڵەمێنتش تعریب بەردەوامە تاکید تعریب هەر بەردەوامە بێت لە کەرکووک شارێکە ئەو چەند ڕۆژی ڕابردوش کێشە هەبوو لە سنوورە کوردیەکان بەڵێ چووکو بەرنمەیەکی زۆر ورد هەیە بۆ مەسلەی تعریبکردنی کەرکووک و دەوروبەری کەرکووک بە قەزا و ناحیەکان نەک تەنها سنتەری کەرکووک با دەوروبەریشەوە من بۆت باس لە بابەتێک بکەم کە بەم ئەخیرە زانم لە یەکێک لە گوندەکانی کاکەی کە لەسەر بە قەزای داقوقا گۆڕستانێکم بیری هەمووی عەرەب بوون زۆر سێرم پێ هات چونکە ئەم گوندێکی کوردنشینە کوردانی کاکەی لەوێ دانیشن پرسیارم کرد باسی ئەویان کرد لە کاتی ڕژێمی سەدام ئەم گۆڕستانە هی کورد بوو هەمووی کورد بوونە لەو ڕژێمە ویستویانە کە ئەو واقع لەوێ بگۆڕن چیان کردو گۆڕی کوردەکانیان گواستووەتەوە بۆ باشوور ئەم تعریبەکە لە باشوورەوەش هەندێک گۆڕی تعریبیان لە مردوش کردووە بۆیە ئەم بابەتێکی زۆر قوڵە بەڕای من وە بە ئاسانیش بنبڕ ناکرێت تەنها ئەوەندە گرنگە کە ئێمە وەکو پارتی دموکراتی کوردستان و ئەو حیزبانش کە باڵا دەستن لە ناو کەرکووک پرسەنەتەوەیەکە لە پێش هەموو بابەتەکان بەرژەوەندی حزبی بێت باش باست لە نوێنەرەکانی خۆتان کردەوەی کە پەرلەمانی عێراق بەڵام گلەی لە دوو نوێنەرەکەشان نەکرێت کە ئێستا لە ئەنجومەنی پارێزگان دەڵێن کەمتر بەدەم داواکاری خەڵکەوە چون کەمترە چنە نێو خەڵک ئەنی زیاترش ئێستا ئەگەر هەر کێشەیەک هەبێ زیاتر ئەوە لە سەرزاری خەڵکەکەیە باس لە ئەندامانی پەرلەمانەکەن کە لە عێراقن نوێنەری ئەوان بۆ من باسی کاکشاخەوان عەبدوڵات کرد بۆ باسی ئەوان ناکەم بۆ لە باسی ئەوانی شەکەین بەڵام بە حکمی ئەوەی نەک ئێوە خەڵکەکە بەڵێ ئەوان چاوەڕێی ئەوان کە دانیشتنێکی پارێزگاری کەرکووک بکرێت بۆ ئەوەی کە پارێزگارێک دامنێت دواتر دەست بە کارەکانیان بکەن ئێستا دەستی ئەوانیش بەڕاستی واڵا نییە کە بتوان هەموو کارێ بکەم بەڵام ئەوەی من ئاگادم لە چاودێری ئێمە لەسەر خەتیم لەگەڵیان چاودێریشەکەن ئەوەی کە لە توانایانایە کردویان هەر مامۆستا حەسەنیش و شۆخانخانیش کە دوو کاندیدە براوەکەی ئێمە کە ئێستا ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووکن بەڵام واقعەکەش ئەوەیە کە ئێستا هەیە دۆخی کەرکووک بەو شێوەیە پرۆژەکان پێشتر هەمووی دابش کراوە پرۆژەکانی محافەزەمە واقعەکە هیچ چاوەڕوان نەکراوە بۆ ئەوەی کە ئەم محافەزە نوێیە دەست بەکار بێت و پرۆژەکان دابش بکامەشێکێکە لە کێشەکان بۆیە ئەبێت تۆزێتتر پش و درێژ بین جگە لەوەش هەردوو ئەندامەکانی ئێمەش ئەوەی کە لەوێن زۆر حەزیان لە بابەتی ڕاگەاندن نییە ئەوەش واقعەکە ڕەنگە ئیش بکەم بەڵام نیانەوێت زۆر لە ڕاگەاندن دەربکەوێ ڕەنگە ئەمەش گلەی دروست کرده بێ لە ناو خەڵک و خۆی جەنابەت کاکۆڤان کەسێکی ڕاگەاندکاری خۆت ئەزانی چکە منیش تۆزێک نزیکم لە ڕاگەاندنەوە کاتێک تۆزێک کە ئیشێک لە ئەعلام دوورکەیتەوە چیش بکەی زۆر لە بەرچاونیت زۆر باس ناکرێت زۆر قسەی لەسەر ناکرێت بۆی ناتوانین مافیان بخۆین بەڕاستی ئەوانش هیلاکردن زەختێکی زۆریان لەسرە هەم لە لای ئەوانەی کە دەنگیان پێداون هەم خەڵکێکیش هەیە کە دەنگیشی پێ نەداون بەڵام ئومێدیان بە ئەندامەکانی پارتی هەیە کە ئەزانن کار بۆ پرسەنەتەوەیەکە ئەەکەن زۆر باش لیزاخان
هەرچەندە تازە بابەتەکە کۆم بووە هی هەڵبژاردن بەڵێ. بێ باسی دوای هەڵبژاردن کێ بەڵام من ئەگەرەمەوە لای هەڵبژاردن ئەوەندەی باسی خیانەت کرا ئەوەندە باسی خیانەت 16 ئۆکتۆبەر کرا ئەبێ یەکێتی یەک کورسیشی نهێنا بە بەڵام هەڵبژاردن کرا و یەکێتی 5 کورسیشی هێنا پرسیارێکی زۆر قورسە بەڕاستیەوە بێ لە خەڵکی کەرکوو زیاتر بپرسین ئەمە بۆچی وابوو چکا بێ خەڵک سزایان دابن ئەگەر خیانەت بێ سزایان دابن ئەو ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ڕووداوگەلێکی ناخۆش بوون لە مێژوو بۆ مێژووی کەرکوو بە تایبەتی و ناوچە کوردستانیەکان بەگشتی ئەم پرسیارە کە بۆچی یەکێتی ئەم کورسیانە هێنا وابزانام لە ناو قسەکانمە ئاماژەم پێدا ئێمە تانەشمان لە ئەنجامەکانی هەڵبژاردندا هەستمان کرد ئەمە بەرنامەی پێشتر بۆ داڕێژراوە دیزاین کراوە هەروەکو چۆن ئێستا باسەکرێ نەخوێندنەوەی پەنجەمۆر دیزاینەکە یان ئێران دیارە هەموو خەڵکێکی کوردستان بە تایبەتی کەرکووچیەکان ئەم واقعا ئەزانن و نەخوێندنەوەی پەنجەمۆر کە ئێستا باسی لێواکرێ بۆ پەرلەمانی کوردستان ئەو کاتە بە حکومی ئەوەی ئێمە لە کەرکووک ڕەنگە زۆر ڕنگدانەوەی لە عەلامەکانی هەرێمی کوردستان نەبوو بێ ئەو کاتیش ئێمە کێشەمان لەگەڵ ئەوە بوو کە زۆربەی زۆری دەنگدەران ئێمە ڕێژەیەکی زۆر ئەتوانم بڵێم لە سەدا 40 دەنگدەری ئێمە پەنجەمۆری نەخوێندرایەوە کێشە هەبوو لە خوێندنەوەی پەنجەمۆر بۆ پرجێگەی پرسیارش بوو بۆ تەنها لە ناوچە کوردستانیەکان بۆ نمونە لە پردێ بۆ نمونە لە سەرگەڕان بۆ لە داقوق بۆ لە ناوچەکانی تری ئەوانەی کە ڕێزیشم هەیە بۆیان لە پێکاتی عەرەب بوون و لە پێکاتی تورکمان بۆ ئەو کێشەیە نەبوو بۆچی تەرکیزەکە تەنها لە ناوچەی کوردنشینەکان هەبوو ئەمانە هەمووی ئەبێ هەڵوەستەی لەسەر بکرێ بەڵام ئەبێ دراسە بکرێ بەڵام پەنجەمۆری بۆی یەکێتی بخوێنێتەوە بۆی ئێوە نەخوێنێتەوە ئەمە جێگەی پرسیارە سپاس بۆ لیزافە لە کەتین کاکەی یاردەدەری بەرپرسی مەکتەبی ڕێکخستنی پارتی لە کەرکوو گەرمیان کە لەگەڵمان بوو زۆر سپاسی زاخان سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون هەر لە خۆشی دابن سپاسی زاخان